مۆزەخانەی سلێمانی یەکێکە لە مۆزەخانە گرنگەکان کە چەندین پارچەی گرنگی تایە و گزارشت لەو پارچە مێژوویان ناکات کە چەندین زانیاری گرنگ لەسەر مێژووی کوردستان لە خۆگرێت و چەندین پارچەی گرنگ لەو مۆزەخانەیەدا بوونی هەیە و لە ئێستادا بێگومان ئەپێک هەیە کە ناوی پۆکێ لەلایەن یەکێک لە کۆمپانیا جاپانیەکانەوە دروستکراوە ئەم ئەپە وەک ڕێبەرێکی دەنگیە بۆ شوێنە گەشتیارەکان بەکاردێت و ماوەی ساڵێکە مۆزەخانەی سلێمانی کاری بۆ ئەوە کردووە کە مۆزەخانەی سلێمانیش لەناو ئەو ئەپا بەردەست بێت بێگومان بە چەند زمانێک کە ئێستا زیاتر قسە لەسەر ئەواکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شین نیشیەمە پسپۆری بواری شوێنەواری کۆن و هەروەها دکتۆر دڵشاد مستەفا مامۆستای زانکۆ بەخێر هاتن بەخێر بێن سەر چاو با لە دکتۆر شین نیشیەمەوە دەست پێ بکەم دروستبوونی ئەپەکەیان بیرۆکەی ئەپەکە بۆ کەی ئەگەڕێتەوە کەی دروست کراوە و کەی مۆزەخانەی سلێمانی کاری بۆ ئەوە کردووە کە لەناو ئەو ئەپەیە زانیاریەکانی هەبێت. ئەم بەرنامەیە ئەو بەرنمەیە بۆ دوو هۆکار دروست بووە بۆ پیشاندانی هەموو شوێنەکانە و ئێمە هەوڵمان داوە لەم ئەپەی کە دروستمان کردووە یەکێک لەوانە مۆزەخانەی سلێمانی بێکە یەکێک بوو بێ لە مۆزەخانەی کە لە کوردستانی عێراقدایەوە چۆن بتوانین کە ئەو ڕۆشنبیر و کللتوریەی هەیە لە سلێمانی بتوانین بە کەسانی تر بێ شارەزای پێ بگرێت ئەمە هاوکاریەکی نێوان ئێمە و زانکۆکەی ئێمە و زانکۆی مۆزەخانەی سلێمانیە کە هەوڵێکی زۆردا لەگەڵ چەند دکتۆرێکی بەڕێز بۆی کە بتوانین ئەم ئەپا دروست بکەین. زۆر باشە دکتۆر دڵشاد چەند زمان لەناو ئەپەکەیە هەیە کە ئەو زانیاریانەی کە لەسەر پارچە مێژوویەکانی مۆزەخانەی سلێمانی هەیە زانیاری لەسەرە؟ بەڵێ زۆر سوپاس لە ڕاستیە تاکو ئێستا بە 4 زمان ئەتوانین جۆمان لە شیکاریەکان بە یاخود ناساندنی و پارچە ئاساورانە بێ کە دەربارەی مێژووی کوردستان و بە تایبەتیش ئەم ناوچە نزیکانەی کە لە ژێر بیرکردنەوە و یاخود لەژێر پلان و پرۆگرامی شوێنەواری سلێمانیان زمانەکانی ژاپۆنیە، ئینگلیزی، عەرەبی و کوردی بەم 4 زمانە تاکو ئێستا ئاپەکە بەردەستە و ناساندنێکی زانستیانەی ورد و پوختی تایە بۆ هەر یەکێک یا بۆ بەشێک لەو پارچە ئاساوارە گرنگانی کە لە ناو مۆزەخانەی سلێمانیە هەن. بەڵێ بەدەنگی بەڕێستان بێگومان کوردی و عەرەبیەکەی بەڵێ کوردی و عەرەبیەکەی بەدەنگی منە با بڵێن ئینگلیزیەکەی و ژاپۆنیەکەشی لە ژاپۆن لەلایەن کۆمپانیاکەوە تۆمار کراوە تەکستی کوردی ئینگلیزیەکان بۆ مرنان هەردووکیانم کرد بە عەرەبیش و بە کوردیش لە دوایشان لەبەرەوەی کە بارودۆخی کۆرۆنا لە ڕۆژگاریان ڕێگەی ئەوەی ناین بتوانین پەیوەندیەکانمان ئەوەندە دروست و خێرا بێ و لە ڕێی دوێ کۆمانە تۆمار بکرێت لەو کاتانەی لە ڕاستیان من لە کوردستان نەبووم من لە بریتانیا بووم دکتۆر شین لە ژاپۆن کاک هاشمیش لە کوردستان ینی کۆپڕیشنەکە بەم شێوازە بوو لە بەنی 3 وڵات ئێمەمانویست شتێک دروست بکەین کە جۆرێک لە ناسنامە و شوناس بێت بۆ شاری سلێمانی و بۆ مۆزەخانەی سلێمانی تەکستەکان گەیشت بەدەست من بە ئینگلیزی دکتۆر شین بۆیە ناردم ئەم کرد بە کوردی و بە عەرەبی لە دوای ئەمانە هەر بە کوردی و بە عەرەبی بەدەنگی خۆم لە کۆمپیوتەرێکی ماڵەوە لە ژوورێکا تۆمارمە کرد و ئەم ناردەوە بۆ ئەوان کۆمپانیەکە لە ژاپۆنیشیان لەسەر کرد. زۆر باشە هەموو ئەو زانیاریانەی لەسەر پارچەکان هەیە و گرنگی پارچەکان لەناو ئەو ئەپەیە بەردەستە؟ لە ڕاستیە زانیاریان مەبەستمەوەی مێژووی دوور و درێژیان ڕاستەکەی زانیاریەکان پوختن لە ڕاستیە دەرباری بەشێک لە پارچە ئاسەواریەکان ئەوەی کە هەیە چەندێ ڕێکە لە بەروی کە ناتوانێت تۆ بۆ قوڵایە بچیتە ناو ئەمە چونکە ئەمە بۆ خەڵکی پسپۆر دروست نەکراوە بۆ تۆریستێک دروستکراوە کەوێت زانیاریەکی گشتی و خێرایی دەست بکەوێت لەسەر هەر یەکێک لەو پارچە ئاسەواریانە بەڵام ئەوەی کە تیای گرنگە ئەوەیە کە زانیاریەکان کەسانی پسپۆری بواری شوێنەوار خۆیان نووسیویان ینی زانیاری دقیقن دروست و ڕێک و ئەوەن بەڵام وردەکاریان بۆ شێوازەتیانە لە بەروەی کەوە کتۆڵی ڕاستەوە ئەمە پێویستی بە لێکۆڵینەوە یاخود پێویستی بە شیکردنەوەیکی درێژترە بەس ئەمە کورت و پوختە چونکە خۆتزانی تۆریست شتی خێرا و بەپەلەیە. زۆر باشە پرسیارێک بۆ دکتۆر شین ئەو پارچانەی کە لە ناو مۆزەخانەی سلێمانیە هەیە تا چەندێک بە بەراورد لەگەڵ ئەو مۆزەخانانەی ترکە لە ناو ئەو ئەپەیە بوونیان هەیە پارچەکان گرنگن و شایانی ئەوەن کە لە ناو
ئەو ئەپلیکیشنیان ئەو ئەپەی ئێوە هەبن. من باوەڕم وایە کە ژیان هەمووی گۆڕاوە بە تایبەتی لە دوای کۆڤید-19 هەندێک کەس هەیە دەتوانن گەشت بکەن، هەندێک کەس هەیە ناتوانن گەشت بکەن. بۆیە ئێمە کاتێک کە بیرمان لەوە کردوت، کاتێک کە باز لە مۆزەخانەی سلێمانیمان کرد، هەموو لە هەموو جیهاندا ئێستا لە ئەدوانن لەو ڕێگایەوە بزانم مۆزەخانەی سلێمانی چی دیایە، مێژوەکەی چییە، بۆ چۆن دەگۆڕێتەوە لە ڕێگەی ئینتەرنێتەوە هەموو جیهان بزانێ زانیاریکە. بۆیە ئێمە زۆرتر بیرمان لەو کە ئەمە هەلێک بوو بۆ ئەوەی کە بتوانێت و ئەم پەتایە ئەو هەلەی هێنایە مێشکی هەمووانەوە کە بتوان وەکو هاوکاریەک لە نێوان ژاپۆن و سلێمانی کە بتوانن ئەم هاوکاریە بکردن و پەیوەندیەکانیان بکەنە هەنگاوێکی باشتر و هیوادارین کە بتوانین زیاتر بکەین و زیاتر بڕۆین. ئەمە تەنها هەنگاوی سەرەتاییە و ئێمە زۆرترمان هەیە بۆ پلانمان زۆرتر هەیە و چاوەڕوانی ئەوە دەکەم کە شتێکی زیاتر بکەین لە کوردستاندا. هەموو مۆزەخانەیەک ئەتوانێت زانیاریەکانی خۆی مێژووی خۆی لە ناو ئەو ئەپە تۆمار بکات لە ڕێگەی ئێوە بێگومان، یاخود ئێوە مەرجتان هەیە بۆ بەشداریکردن. بەڵێ من باوەڕم وایە یەکێکە مۆزەخانەی سلێمانی یەکەم هەنگاو بووە ئەکەو لە عێراق و ڕێگای پێدراوە. ئەمە تەنها بۆ عێراق نییە، دەکرێت بۆ دراوسەکان بێ، بەڵام لە هەنگاوی یەکەمدانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سلێمانی لە عێراق دەستمان پێ کردووە. بۆیە ئێمە دەتوانین هاوکاری یەکتر بکەین، کارەکەمان فراوانتر بکەین، بتوانین مۆزەخانەکانی تریش بکەینە ناوەتر دراوسەکان بێنێتەوە، بۆی کە بتوانین وەلو ڕێگایەوەکو گەشتێک وابێ بۆ وڵاتانە لە ڕێگای ئینتەرنێتەوە سەردانی یەکتری بکەین، گەشتێ بکەین، بۆکە وەکو سەرەتادا دەتوانین گوێلەوە بگرێت و لە ڕێگای ئینتەرنێتەوە شتەکان ببینێ و ئەتوانی شتی خۆشتر و باشتر و سەرنجڕاکێشتر لە داهاتووشدا بکەین. دکتۆر دڵشاد، ئەم ئەپە ماوەی چەندێکە بەکاردێت ئەوە مۆزەخانەی سلێمانی لە کێوە یەکێکە لەو مۆزەخانانەی کە لە ناو ئەو ئەپە بەردەستە و ڕەنگە ئەمە زۆر گرنگ بێ بۆ تۆریستێک، بەڵام بۆ خەڵکی خۆشمان لەوانەیە بتوانین بە وردی سەیری ئەو پارچە گرنگانە بکەین کە لە ناو مۆزەخانەی سلێمانیە هەیە. بەڵام ئەپەکە پێم وابێ ماوەیە کە بەردەستە، بەڵام هیچ دەنگدانەوەیەکی نەبووە لە ناو خەڵکە. ڕاستە، لە ڕاستیا ئێوە باشترە زانن کە دەنگدانەوەی هەر بەرهەمێکی کەڵچەری پێویستی بە میدیایە سەپۆرتی بکەن. ئەمەیەکی یەکەم هەنگاوەکە کورسات سەپۆرتی ئەم ئاپاکە توێ بە دنیای بناسێنێ. ئاپەکەم ماوەیەکی لە ڕاستی ئەمە ساڵی ڕابردوو ئیشمان بۆ کرد، بە درێژایی ساڵی ڕابردوو وا بڵێن لە 2020ەوە خەریکی سەرقاڵیەوە بووین بتوانین مۆزەخانەی سلێمانی داخڵ بکەین. خۆشبەختانەوە و دکتۆرشین ئاماژەی پێیا لە وەڵامی پرسیاری پێشووی تۆیە، مۆزەخانەی سلێمانی یەکەم شوێنی گەشتیاری یاخود یەکەم شوێنی شوێنەواریە لە تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستدا کە ئەچێتە ناو ئاپەوە. ینی پێشتر هیچ شوێنێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ناو ئاپایانیە سلێمانی چۆتە ناوی. ئەمە بۆ ئێمە زۆر گرنگ بوو، ینی بۆیە هەوڵمانەیە بە زووترین کات پرۆژەکە تەواو بکەین ساڵی پار و بچێتە ناو ئاپەکە. چەند مانگێکە تایبەتی لە با بڵێن ناوەڕاستی ساڵی 2021 بە تاواتی تاوا بۆ پرۆژەکە و ئاپەکە کەوتووەتە ئیش و بابەتەکان چوونەتە ناوی. بەڵام زانی وەک خۆشتەڵی دەنگانەوەی نەبوو لە بەرەوەی ئەم دەنگانەوە پێویستی بە جۆرێک لە ئەدڤەرتایزمەنتە، پێویستی جۆرێک لە با بڵێن پروپاگەندە و ڕیکلامە بچێتە پشتی، پێویستی بە میدیایە کە فۆکۆسی بخاتە سەر. ئەگەر لە دوای ئەم بەرنامەی ئێوە من دڵنیام وردە وردە خەڵکی ترەگەڕێ بە دوای ئاپەکاوە و ئەیدۆزێتەوە و ئەزانێ وەک ڕێبەرێکی گەشتیاری ئارکۆلۆجی ئەتوانێت کۆمەکی تەنانەت ئەو کەسانش بکات کە جۆرێک لە باخیان هەیە بۆ ئاسەوار لە کوردستان. لە ڕێگەی هیچ نامیلکەیەکەوە یان لە ڕێگەی تۆرە کۆمەڵایەتیەکانەوە هەمان ئەو زانیاریانەی کە لەناو ئەو ئەپە بەردەست ئەبێت بەردەست نابێت؟ ڕەنگەم پرسیارە لە دکتۆرشینی بکەن باشتر. هەمان ئەو زانیاریانی کە لەناو ئەپەکە بەردەست ئەبێت لەسەر هەر یەکێک لەو شوێنەوارانە لە ڕێگای هیچ تۆڕێکی کۆمەڵایەتیەوە هەمان ئەو زانیاریانە جارێکی تر نمایی شەکرێنەوە؟
بەڵێ لە ڕێگای فەیسبوک و تویتەرەوە کە مۆزەخانی سلێمانی کە خۆی هەیەە ئەمانێ لەو ڕێگایەوە بتوانین بڵاوی بکەینەوە و سایتێکی تایبەتی بە خۆدەوە دەتوانرێت ئەم ئەپە داونلۆد بکرێت و بتوانن زانیاریەکانی ناو ببنە لە مۆبایلەکانەوە بەیان لە کۆمپیوتەرەوە بێ ئێمە هەوڵ دەدەین کە بتوانین نەخشەیەک بۆ ئەو کارە دەببرێت هەندێک کێشەی بچووک هاتوێتە بەردەمان بەڵام هیوادارین چارەسەرەکەی وە هیواداریم لە داهاتوو تا بتوانین چارەسەر و کێشانە بکە ئەو زانیاریە بە ئاسانی بکەوێتە بەردەست هەمووان. زۆر باشە بیرۆکەکەتان تەنها بۆ بواری شوێنەوارناسیە یان لە پلانتانە هەیە کە لایەنی هونەری و کەڵچەری لە ئەو کۆنتاکتەیان لە ناو ئەو ئەپێکی تایبەتە کە زۆرێک زانیاری لەسەر کەڵچەری وڵاتان یان لایەنە هەمە جۆرەکانی تر هەبێت. بەڵێ سەرەتا ئێمە لە شوێنەوارە وەکو لە مۆزەخانەی سلێمانیەوە دەستمان پێ کردەوە وەکو بەڕێز دکتۆر دڵشادیش وتی و هەو دکتۆرە حەما عەبدوڵڵا و چەند دکتۆرێکی تر کە هاوکارمەوە هیوادارین کە لە داهاتوو تا لە پرۆگرامی تا کە بتوانین چەند بابەتێکی تری ژیانیش بکەینە ناوە ئۆپلیکەشن باز لە مێژوو بکەین باز لە گەشتیاری بۆ ناوچەکانی تری سلێمانی بگەین و بتوانین چەند بابەتێکی تایبەتی تری ژیان باسی لێوە بگرێ و بتوانین زانیاری زیاتر لە زۆر بابەتی تر بۆ نمونە لە هەرێمی کوردستانی عێراق بڵاو بکەینەوە خەڵکان لە شوێنەکانی تر بزانە وەکو زاخۆ و ناوچەکانی تر و کە هەموو بەشەکانی تری عێراق و ناوچەکانی جیاوازەوە بە هەموو بابەتە جیاوازەکانەوە بۆ نمونە. بەڵێ دکتۆر هەمان پرسیار بۆ تۆش بەڵام بە شێوەیەکی تر هەر ئەم ئەپەن ناتان بابەرەوە ئەوەی کە ئەپێکی تر لەم شێوەیە دروست بکرێ بۆ هونەر با بڵین بۆ سینەما بۆ شعر بۆ تابلۆی شێوەکاری. لە ڕاستیە دەسەڵاتی تەکنەلۆجی ئێمە بگاتەوە ئاستێکی بتوانین ئاپێکی لەو شوێ دروستکەین بۆنە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەو توانە تەکنەلۆجیەیە کە لە ڕاستیە دکتۆر شین و زانکۆکەی و جاپان خستویانەتە بەردەستی ئێمە ئەوەی لە دەستی ئێمەیە دەسەڵات و توانستی ئێمە بەس بەسەرەوەی شکێکە کۆنتێنتەکە پڕکەینەوە ینی ناوەڕۆکەکە توانین پڕکەینەوە بەڵام دەسەڵاتە تەکنەلۆجیەکە لە ڕاستیە هی ئەوانە هی ئێمەنیێت بە دڵنیایی ئێستا هەندێک کۆمپانی لە کوردستانیشان ئاپ دروست دەکەن ئەتوانن لەم شێوازە پیش بکەن بەڵام ئەو پێویستی بە دەستگای تایبەتمەند و پسپۆرە هەم بودجەی بۆ تەرخامکە هەم کەسانێکی تایبەتمەندی بۆ تەرخامکە کە بتوانن ناوەڕۆکێکی باشی بۆ بکەن بە دڵنیایی سلێمانی بە حکمەوەی کەوکو پایتەختی ڕۆشنبیری ناسراوە پڕپڕە لە چالاکی هونەری پڕە لەو لایەنە کەڵچەریانی تر کە ئەتوانێت ببێتە جۆرێکی تر لە شوناسنامە بۆم شارە تەنانەت دکتۆر شێنیش و پرۆژەکەی ئەوانیش خیاڵی ئەویان هەیە کە ئەمە فراوان بکەن بچنە ناو ئەو دنیایانە شۆ بەڵام هەنگاوی سەرەتا بە مۆزەخانەی سلێمانی دەستی پێ کردووە بە حکمەوەی کە خۆی ئارکۆلۆجیستە و لەو دنیایەوە نزیکە بۆیە و شوێنەواریش بە بەردەوام دەتوانێت شوناسنامە مێژوویە نەتەوەی یەکەی ئێمە دووپات بکاتەوە بۆیە جۆرێکە لە هێزی ئەوەی کە کورد وەکو نەتەوەیەکی خاوەن نیشتیمان و خاک بناسێنێ بۆی ئێمە یەکەم جار ئیشمان لەو کایە کرد بۆی کە بە دنیا بڵێن ئەمە چەند هزار ساڵە نیشتیمانی ئێمەیە و بەڵگەشمان و شوێنەوارانەیە کە لەو ئاپای بین. بەڵێ پرسیاری کۆتاییم بۆ بەڕێزشین مۆزەخانەی سلێمانی چۆن هەڵە سەنگێنی لە ڕووی پێشکەوتووی بە تایبەتی لە ڕووی بەڕێوەبردنەوە. من باوەڕم وایە مۆزەخانەی سلێمانی دووەمین مۆزەخانەی گەورەیە لە عێراقدا تەنها لە مۆزەخانەیەک نەبووە تایبەت بێ بە شوێنێکی مێژووی سلێمانی بەڵکو زۆر دەوڵەمەندە بەوەی بەو هونەری کە تێیدا کۆکراوەتەوە بۆ زانیاریانی لە هەموو عێراقەوە کۆی کردوێتەوە لەوێدا دایناوە بۆیە من باوەڕم وایە یەکێکە لە هەرە مۆزەخانە باش و پێشکەوتووەکان و وەتوانێتی مێژووی پاژماوە و داهاتی وەکو داهاتێک بۆ ئەم وڵاتە بتوانێت کۆی بکاتەوە یەکێکە لە مۆزەخانە هەرە باشەکانە کە بتوانێت لەو ڕێگایەوە پێناسەی خۆی بک بۆ کوردستان و مێژوەکەی و کلتۆریەکەی بپارێزێ بۆتە یەکێکە لە هەرە باشترین مۆزەخانەکانی بۆیە بۆ جیلی داهاتوو دەتوانن سوودێکی باشی لێ وەرگرن بتوانن داهاتوو
ڕابردویان چۆن بووە مێژوەکەیان چۆن بووە وەکو داهاتێک بۆ داهاتویان بمێنێتەوە وەکو بۆیە هیوادارم کە هەمووان ڕێزی لێ بگرن و ڕێز لە یەکتری بگرن و بەردەوام بن بەرەو پێشەوە بێ دەستەکانتان خۆش بێ سپاس کە ئەم ئێوارەیە لەگەڵم بوون زۆر بەڕێز دکتۆر شین نیشیامە پسپۆری بواری شوێنەواری کۆن دکتۆر دڵشاد مستەفا مامۆستای زانکۆ سپاستانەکەم بەخێراتون دووبارە